خۆی بیگەێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا کەسانێک هەن خاوەن علمن، خاوەن زانستن، دیندارن، بەڵام لە بەرامبەر بەڵاو موسیبەتەکانی دنیا و تاقیکردنەوەکانی دنیا سەرکەوتوو نابن. ئەگەر بێت و پلێ و پایەیەکی پێ بدەیت، ئیمتیازێکی پێ ببەخشرێ، مەنسەبێکی پێ بدرێت، واز لە ئیمان و علم و زانست و دیندارێتی دێنێت. حرام ئەکا بە حەڵاڵ، حەڵاڵ دەکا بە حەرام، لە پێناو مەتاع الدنیا، هەرچۆن خوای گەورە باسی کردووە. بۆ ئەم پێشەکیەی کە باسمان کرد، خوای پەروەردگار قسەیەکمان بۆ باسەکە لە قورئانە پیرۆزەکەیدا. دین دەیخەینە ڕوو، ئاەتەکە باس دەکەین لە سوورەتی ئەنعام بەسەرهاتی بەناوزانایەک لە پێش ئوممەتانی ئێمە لە بەنی ئیسرائیل. خوای پەروەردگار باسی ئەو زانایەمان بۆ کات، با بزانین ئەم زانایە عاقیبەتی بەرەو چۆ ڕۆشت و خوای گەورە چۆن عقوبەیدا. کۆمەڵێ فائیدە و دەرس و وانە لەم قسەیە و لەم بەسەرهاتە باسەکەین کە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا بۆمان باسەکات، کە ئەوش قسەی بەلعامی کوڕی باعوڕایە. خوای پەروەردگارە فەرمێ: واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض فمثله كمثل الكلب إن تحمل عليه أو تتركه يلهث ذلك مثل الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون. خوای پەروەردگارە فەرمێ: ئەی محەممەد صلى الله عليه وسلم واتل عليهم، چیرۆک و بەسەرهاتی ئەو پیاوەی بەنی ئیسرائیل کە زانا بوو بۆ قەومەکەت باسکە، بۆ ئەهلی کتاب بیخەڕوو، بۆ ئەوەی دەرس و عیبرەت و پند و ئامۆژگاری لێوەربگرن. ئەفەرمێ: واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا، هەواڵی ئەو کەسەی کەوا خوای پەروەردگار ئاەتەکانی خۆی پێدا. ئاەتەکانی خۆی زانایانە فەرموون مفەسرین ئەم پیاوە، ئەم زانایە خاوەن علم و زانست بوو، لە قیممەیە بوو، لەگەڵ ئەوەشدا ئەوەندە پیاو چاک و ساڵح بوو، هەر دوعایەکی بکردایە ئیلا خوای پەروەردگار قبوڵی دەکرد، دوعای ڕەت ناکرایەوە. ئەگەر کەسێک ئاەتەکانی خوای گەورەی بۆ بێ، دەبێت جیهادی پێ بکات، تێبکۆشێ لە پێناو خوا، دەبێت لە تاعەتی خوایە بێت. بەڵام سێرەکەی خوای تەعالا فەرمێ: فەکانە من الغاوین، نەتیجە و دەرەنجامەکەی گومڕا و سەر لێشێواو بوو. بۆچی باسی دەکەین ئینشاءالله. ئەفەرمێ: فانسلخ منها، لە دوای ئەوەی کە خوای پەروەردگار علم و زانستی پێبەخشی، دینی پێبەخشی، ئیمان و تەقوای پێبەخشی، فانسلخ منها، لەو دین و ئیمان و علم و زانستە دەرچوو، باسی سەلخی کرد. هەر وەکو چۆن مارێک لە قاڵبەکەی خۆی، لە چیفەکەی خۆی، لە پێستەکەی خۆی دەرچێتە دەرەوە بەجێ بێڵێت. هابینیمانە بە چاوی خۆمان، جار وایە بەڕێگەوبانێکە ڕۆی بەرگەمارێکە بینیت، بەبێ ئەوەی تێک و پێکی بشکێنێت بەجێ دێڵێت. خوای تەعالا فەرمێ: فانسلخ منها، ئەم پیاوە هەڵگری علم و زانست و ئیمان بوو، بەڵام فانسلخ منها، لەو بەرگە لەو قاڵبە دەرچوو، وازی لێهێنا، واتە مرتد بووە، پاشگەز بووە لە دینەکەی. خوا پەنامان بدات. هەروەکو چۆن مارێک لە قاڵبەکەی خۆی، لە بەرجی خۆی بەرگەکەی فڕێدا. کەواتە زانایانە فەرموون دەبێ دین و زانست بۆ مرۆڤ وەکو پێستەی لاشەوا بێت، وەکو پێستەی لاشەوا بێت. نەک تۆ دینەکەت، زانستەکەت، ئیمانەکەت وەکو جلوبەرجێک تەعاملی لەگەڵاکەی و مامەڵەی لەگەڵا بکەیت. خەڵکێکەیە دیندارێتەکەی بۆ مەبەستێکە، بۆ دنیایە، بۆ پلەپایە، بۆ مەنسەبێکە، بەڵام
وەکو چۆن پۆشاژێک لە بەرەکات هەر کاتێک هەوەسی لێبوو هاو ئارەزۆکەی دەفعی کرد دیندارێتی بکە ئەیکا بۆ مەبەستێک هەر کاتێکش دینەکەی فرێدا وەکو چۆن جلەکەی فرێدات خوا پەنامان بدا خەڵکێکەیە دیندارێتیەکە کاتێک ئیشی پێبێت هەر وەکو چۆن خوای پەروەردگارە فەرمێ ومن الناس من يعبد الله على حرف إن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين خوا پەنامان بدا خەڵکانێکەیە بۆ قەراغێک بۆ لێوارێک بۆ مەبەستێک دیندارێتیەکەن کاتێک خێر و خۆشی دنیایان دەستکەوێ بەردەوامە بن لەسەر دینەکەیان بەڵام کاتێک فیتنە و بەڵاو موسیبەتێکی توش بێت لە تاقیکردنەوەی خوای پەروەردگار بێت دەستبەرداری دین و علم و زانست و ئیمانە بێت سەبەب نزولی ئەم ئاەتە کۆمەڵێک هەبوون دەشت نشین بوون هاتن ئیمانیان هاور بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک ڕۆشنەوە خەڵکانێک دەستبەرداری ئیمان و دیانەت بوون بۆ مناڵیان نابوو وشکە ساڵیان بەسەرە هات ئەیانوت بەخوا ئەم دینە بە کەڵک نایە فڕێیانەدا وازیان لێ هاور پاشگەزە بوون و لە دینەکەیان بەڵام کاتێک خوای گەورە بارانی ببارانایە زەرعات و گەنم و جۆ و دانەوێڵەیان بە پیت و بەرەکەت بوایە منداڵیان زۆر بوایە ئەیانوت بەخوا ئەمە دینی موحەممەد باشترین دینە ئەم پیاوەش فەنسەلەخە منها کاتێک دنیای بینی پشتی کرد لە دین کەواتە دەبێ دینەکەمان چۆن پێستەمان تێکەڵی لاشەمان بووە دەبێت دینەکەشت تێکەڵی خوێن و گۆشتت بێ براکەم نەک بۆ مەبەستێک بۆ ئارەزوبازی دنیای خۆت دیندارێتی بکەیت خەڵکێکەیە دێتە ناو مزگەوت کڵاوەکات سیواشێک شەگرێتە دەستیەوە بەڵام لەگەڵ مزگەوتی بەجێهێشت و دەرچوو ئەچێتە ناو بازار قۆڵی خەڵکە بڕێت ئەچێتە ناو بازار کڕین و فرۆشتن و مامەڵەی بە سووە سوو خواردنە غەیبەتی خەڵکەکات ئەچێ عەرەقە خواتەوە خەریکی داوێن پیسیە خوا پەنامان بدا بەڵام ئەوەندە دینەکەی مەبەست بوو کاتێک ئیشی پێبێت کەواتە ئەبێ یەکەم دەرسوانە لەم قسەیە ئەوە وەربگرین ئەبێ دیندارێتیمان ئیمان و علم و زانستمان دەبێت تێکەڵی گۆشت و خوێن و لاشەمان بێت نەک وەکو بەرجێک وەکو پۆشاجێک هەر کاتێک پێویستمان پێ بوو بیکەینە بەرمان و هەر کاتێکش ویستمان لێ بوو فڕێدەین ئەو فڕێدەین خوا پەنامان بدات لە پاشاندا فەرمووی فەئەتبەعەهو الشەیطان شەیطان وتی با شوێنی بکەوم ئەم پیاوە چونکە دەستبەرداری دین و ئیمان و علم و زانست بوو شوێنی کەوت وتی نێچیرێکی باشە بۆ ئەوەی فەکانە من الغاوین بۆ ئەوەی زیاتر گومڕا بێ سەر لە شێواو بێت فأتبعه الشيطان فكان من الغاوين كواتا چۆن جلدی ئینسان پێستی ئینسان بۆچی خوای گەورە و پێستەی دروست کردەوە بۆمان ئەو جلدە بۆ ئەوەی ویقایە و حیمایەتیمان بکە لە گەرمای هاوین لە سەرمای زستان ئەبێ ئاەت و علم و زانست ئەوها پارێزگاری لە دینەکەت بکە براکەم دەبێ ئاەتەکانی خوای گەورە و دیندارێتی دەبێ بتپارێزێت لە گومڕایی و سەر لە شێواوی هەروەکو چۆن جلدی ئینسان لە گەرما و سەرمای زستان دەیپارێزێت ئەبێت دینەکەی خوای پەروەردگارش ئاوا بتپارێزێت بەڵام ئەم پیاوە فەئەتبەعەهو الشەیطان شەیطان شوێنی کەوت زیاتر گومڕایی کرد ئایا خوای پەروەردگار زوڵمی لێ کرد نەخێر لە کۆتایی ئاەتەکە فەرمێ وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون خۆی زوڵمی کرد لە نەفسی خۆی دەستبەرداری دینی خوای پەروەردگار بوو لە پاشاندا خوای پەروەردگارە فەرمێ ولو شئنا لرفعناه بها خۆ ئەگەر ویسمان لێ بوایە لە قەدەری خۆمان خوای پەروەردگارە فەرمێ بەهۆی ئەو علم و زانست و ئیمانەی دەبوایە بەرزمان بکردایەتەوە کەواتە علم و زانست ئینسان دیندارێتی لە دنیا و لە قیامەت خوای پەروەردگار پلەپایی بەرزەکاتەوە يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات ئیمانداران پلەپایان بەرزە بەتایبەت ئەهلی علم
هەڵگرانی علم فەرموودە لە سینگەکان قورئان لە سینگەکان زانا و پێشەوایانی مسلمانان بەهۆی علمەکەیانەوە خوای پەروەردگار بەرزیانەکاتەوە بەڵام بۆ ئەم پیاوە بەرزەوە نەبوو لە قیمەوە هاتە قومامە بۆ ئەسفەلە سافلین هۆکارەکەی چییە؟ ولكنه أخلد إلى الأرض چونکە هاتە نزمی باوشی دا لە دنیا مەتاعی دنیای لامەبەست بوو. عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ ئیمامی قورطوبی لە تەفسیرەکەی بۆمان دەجێڕێتەوە فەرمێ ئەم پیاوە بەلعامی کوڕی باعوڕا لە قەومی موسا بوو لە زەمەنی موسا بوو عەلەیهی السەڵاتو وەسەلام پیاوێکی زانا بوو پیاوێکی مصلح بوو پیاوێکی دیندار بوو مەشهور بوو لە ناو خەڵکە دوعای قبول بوو موسا عەلەیهی السەڵاتو وەسەلام بانگی کرد فەرمووی بڕۆ بۆ مەدیەن پادشایەکی لێ بێباوەڕە بڕۆ داوای کە و بانگی کە بۆ لای خوای پەروەردگار ئەوە وەظیفەی کێیە؟ ئەوە وەظیفەی هەموو بانخوازێک و داعیەکە دەبێ خەڵکی بانکا بۆ لای خوا ئەم پیاوە کەوتە ڕێ بۆ لای مەلیکی مەدیەن پادشای مەدیەن بۆ ئەوەی بانگی کا بۆ لای خوا کاتێک باسی تەوحید و خواپەرستی بۆ کرد ئەم پیاوە مەلیک و پادشای مەدیەن وتی بۆ نایەی واز لە موسا و شوێنکەوتوانی موسا بێنی وتی ئەگەر وازی لێ بێنم خوای گەورە غەزەبم لێگرێت وتی وەرە وازی لێ بێنە چیت ئەوێ بۆتەکەم ئەتکەم بە وەزیر ئەتکەم بە دەسەڵاتدار هەرچی پارەی دنیا هەیە خەم من دەست بەس واز لە دین و پەیامەکەی پێغەمبەر موسا بێنە عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەم پیاوەش فەئەخلەدە ئیلە الئەرض دەستی بۆ دنیا برد دنیای مەبەست بوو دنیا شرین بوو لە دڵی ولكنه أخلد إلى الأرض باوشی لە دنیادا لە جیاتی ئەوەی پشتی لێ بکە باوشی لێ کرد گومڕا بوو خوای تەعالاش سەر لێ شێواوی کرد زیاتر گومڕای کرد ئەو جاوتیان دوعات قبوڵە وەرە دوعا لە موسا و شوێنکەوتوانی بکە لە سەرێکە دوعای لە موسا کرد عەلەیهی السەڵاتو وەسەلام بەڵام خوای پەروەردگار دوعاکەی قبوڵ نەکرد چونکە دوعاکەی زوڵمی تێدا بوو تعدای تێدا بوو ئەم پیاوە گومڕا بوو ئەم پادشایە مەبەستێکیە بوو هەدەفێکیە بوو ئەو جا چووە ناو قەومەکەی وتی ئەگەر ئەم پیاوە شوێنکەوتەی موسا بوو ئەگەر دینەکەی موسا حەق بوایە دەبوایە ئەم پیاوە شوێنی بکەوتایە ئەوە تا ئێستاکە وازی لێ هاوردووە کەواتە دینەکەی ناحەقە ئەو جا کۆمەڵێکی خەڵکی سادە و نەفام و جاهل بە دینی خوای پەروەردگار شوێن دینی پادشای کافر و بێباوەڕکەوتن کێ هۆکار بوو بەناو زانا و بەناو عالم و بەناو زانستێک خوا پەنامان بدە ولكنه أخلد إلى الأرض خۆ دەبوایە ئەو علمە بەرزی بکردایەتەوە بەڵام بۆ بەرزەوە نەبوو چونکە مەبەستی دنیا بوو دەستی بە دنیا گرت واتبع هواه ئەو جا شوێن هەوا ئارەزووی خۆی کەوت هەر بۆیە خوای تەعالا فەرمێ ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله وریا بە شوێن هەوا ئارەزوو حەز و ئارەزوو حرامەکانی خۆت نەکەوی چونکە واللهی گومڕاو سەر لێ شێواوت دەکات گومڕاو سەر لێ شێواوت دەکات ئەم پیاوە شوێنکەوتەی علم و زانست و ئیمان نەبوو بۆ چونکە ئەیزانی ئەوەی کەوا ئەو هەدەفەی کەوا مەبەستێتی دنیایە لە ڕێگای حەڵاڵ دەست ناکەوێ ئەو پلە و پایە و مەنسەب و پۆستە ئەو ئیمتیازاتانە بەڵکو ناچار دەستی برد بۆ حرام ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه خوا پەنامان بدە بۆیە براکانم ئاگاداری هەوا ئارەزووی خۆمان بین با شوێنکەوتەی ئیمان و زانست و علمی شەریعەتی خوای پەروەردگار بین بۆ ئەوەی گومڕا و سەر لێ شێواو نەبین داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی ڕەحممان لێ بکا و بەختەوەرمان کە ئەخیری هەموو لایەکمان خێرکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله وصلى الله وسلم على رسول الله ئەم جۆرە بەناو زانا و عالمانە لە هەموو سەردەمێکا زۆرن خوای گەورە زۆریان نەکات لەبەر خاتر منصەبی دنیا لەبەر خاتر پۆست و ماڵی دنیا مستعدە واز لە دینەکەی بێنێ واز لە بەرژی مەلایەتی بێنێت واز لە دەعوە و بانگەوازی بێنێت دەستبەرداری ئیمان بێت بەس بۆ ئەوەی دنیای دەستکەوێت
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله يعطي الدنيا لمن أحب ومن لا يحب خوای پەروەردگار دنیا ئەدا بە هەموو کەسێک ئەوەی کە بیەوێ ئەوەشی کە نەیەوێت خوای گەورە دنیا ئەدا بە کافر و بێباوەڕان بەڵام ئیمان و زانست و علم نایدا بە کەسێ ئیلا مەگەر کەسەکە خۆی نەیەوێ هەوڵی بۆ نەدات ئەم پیاوە پشتی لێ کرد خوای پەروەردگارە فەرمێ وێنەی ئەم کەسە نمونەی ئەم کەسە کە مەثەلی الکەلبی نمونەی ئەم کەسە پەرژین بێ لە ڕووی ئێوە ئەجەلەکم الله وەکو نمونەی سەگێک وایە إن تحمل عليه أو تتركه يلهث إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ئەگەر سەگێک پەرژین بێ لە ڕووی ئێوە چغەی لێ بکەیت تاوی لێ بدەیت هەر زمانی دەرەکا و لیک فڕێدات و ئەگەر وازشی لێ بێنی ئەو هەر زمانی دەرکردووە لیک فڕێدات کەواتە خەڵکانێک هەیە کاتێک لە قاڵبی دیندارێتی واز دێنن واز لە ئیمان و علم و زانست دێنن خوای پەروەردگارە فەرمێت تەشبیهی ئەو کەسە وەکو سەگە وایە ئەوەڕێت بەدەم موسڵمانان و بانخوازان و زانایانی ئیسلام هەروەکو چۆن بەلعامی کوڕی باعوڕا یەکسەر هەدەفەکەی دوای ئەوەی کەوا وازی لە دیندارێتی هاور یەکسەر دژایەتی موسای کرد ئەمڕۆژ خەڵکانێک هەیە کاتێک دەستبەرداری ئیسلامە بن یەکسەر ئەڕشێنەوە بە ئیسلام و بە موسڵمانان نمونەی ئەو کەسانە وەکو کەسانێک خوای پەروەردگارە فەرمێ تەشبیهیانەکا بە سەگ خوا پەنامان بدا إن تتركه يلهث أو تحمل عليه يلهث كواتا زور خطرة لقل أوشا خواي پروردگار فرمي ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا أمن نموني أو كسانيك وآياتكان إما بدرو خنوا فاقصص القصص لعلهم يتفكرون أي محمد صلى الله عليه وسلم أم قصانا أم بسرهاتانا پندو عبرتي تايا باسك بو أمتكت أي ما مستايان أي بانخوازان أو قصة وبسرهاتانا بو خلشي باسكن بو أوي درس و پند و عبرو واني لي وربقرن چونك خوای تعالى تشبيه يكا بصجيك مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا أو جانموني أو كساني كوا هەڵگری زانستن بەڵام ئیش بە علم و زانست و ئیمان ناکەن وەکو جۆدرێژێک وایە پەرژین بێ لە ڕووی ئێوە ئەگەر جۆدرێژێک بێنی 100 کیلۆ ئاڵتونی لێ بدەین نازانێ ئاڵتونە لەسەر پشتی بەس ئەزانێ شتێ قورسە لەسەر پشتی پرسیاری لێ بکەی ئەوەی سەر پشتت زبڵە ئاڵتونە ئاسنە دارە نازانێت هیچی لێ نازانێت خەڵکانێک شێ ئاوهایە براکانم خوای تەعالا فەرمێ وەکو جۆدرێژێک وایە ثم لم يحملوها ئیشیان نەکرد بەو زانستە بەو علمە وازیان لێ هێنا دەستبەرداری بوون خوا پەنامان بدات کەواتە ئەمە هەمووی دەرس و چیرۆک و بەسەرهاتە ئەو جا دەفەرمێ ساء مثلا القوم الذين كذبوا بآياتنا وأنفسهم كانوا يظلمون براستي خرابترين نمونا كخواي پروردگار شبهان دي بصق خرابترين نموني أو زانايا أو بناو زانايا لقمة وهات أسفل السافلين خواي قولة تشبيهي كربصق براستي خرابترين نموني خوا پەنامان بدات بۆ چونکە نەفسەکەی دڵ و دەروونەکەی پیس بوو ناخی خراب بوو زوڵمی کرد لە نەفسی خۆی وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون كواتا إنسان معجب نبي بنفسي خوي توشي غرور نبيت نلي والله من بياو چاكم من عالمم من زانام من خيركم من حجم كردوا من نيوجكم من نتمكا خوي تعالى فرمي ولا تمنن تستكثر أي محمد صلى الله عليه وسلم ببيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام من نتمكا كاتيك تو كردوا چاكاكيت دعواكي من نتمكا خيركي من نتمكا چاكا لقل جيرانتكي من نتمكا چونك لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى اگر آوها بكن او خواهي پرودگاه کردوکانتان پوچلکاتو توشي ريا و عجب دين كعجبش بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميه 3 مهلكات سيكس ياخد سي هوكار هيا سي تاوان هي إنسان لناوبات بهلا چيبات يشيك لوانا إعجاب المرء بنفسه كواتبرا كانم زور أم دعايا بكين اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك
يا ربي خوايا لێتەپاڕینەوە وبنا وجوانەکانت و بصفات برزكانت يا ربي خوايا جێگیرمان بکەی ثابتمان کەی لەسەر ئیمان و تەوحید و باوەڕهێنان بە تۆ يا رب العالمين يا ربي خوايا وامان لێکەی کە شوێنکەوتەی پێغەمبەری خوا بین صلى الله عليه وسلم. اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. اللهم يا مصرف القلوب والأبصار اللهم يا مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك يا رب العالمين. اللهم لا تكلنا إلى أنفسنا طرفة عين. اللهم اصلح شأننا كله لا إله إلا أنت الحي القيوم. اللهم إنا تبنا إليك اللهم إنا تبنا إليك يا ربي خوايا ليتبارين وبنا وجوانا كانت بصفات برزكانت رحمة وبركات بسر من دابقري بسر أهلي أمز قوتو بسر أهلي أم قركا يا ربي خوايا كوملنا خوشن داوي دعاي خيركن عملياتكن يا ربي خوايا باريان سوكي شفاي خيريان بوبنري يا رب العالمين شفاي عاجليان بوبنري يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين. قوموا إلى صلاتكم.